باسي باشی نای بەڕێزێ صفوان کاک سەفوان خەڵکی کوێ کاک سەفوان خەڵکی مسلم خەڵکی موسڵی بەڵێ. بەخێر بێ سەر چاو ساعەکە. لە هەولێر دادەنیشیان بە میوانی هاتوویت ناو لە میوانەتی هاتم بەخوا بەخێر بێ سەر چاو ساعەکە. ئەو برادەرە بۆ نایە بۆ لامان وەرە وەرە تعال عمي تعال زميل کوردی نازانێ والله عرب احنا ئێ باشە مشکلە نییە فامیلی مۆڵتان پێ خۆشە خوش والله عيب هیچتان کڕیوە نا والله وجات تازاتي باشە بۆشت کڕین هاتونیان بۆ پیاسە نا والله بياسات بۆ پیاسە ئەرێ. یاخوا بەخێر بن سەرچە لەگەڵ پرسیار و وەڵامە چۆنن زیرەکەن زانیاریتان باشە باشا باشا برادەرەکە بڵێ یارمەتیت نەیە تعال عاوني شوي عايش عربي لا عادي نانا بە کوردی ئەمانەوە قسەمان بۆ بکە والله كردي كان باسنيه کوردی و ئایبی چییە وەنی بە کوردی قسەم لەگەڵەکەی لەو کاتەوە لە خەڵکی مووسڵ زۆربەی زۆری کوردەوە والله سويه والله ئێ باشە ئەبێ کوردیەکەشتان باش بێ عەرەبیش باش. بزان و کوردیش وایە باشا ويا باشە پرسیارێکە لێکم فرد وەڵامەکە زانی دەبیتە خاوەن خەڵات پێت خۆشە پێت باشە لا والله پێت باش نییە لا والله پێت باش نییە ببیتە خاوەن خەڵات لا کووە دەبێ شتی وە هەیە سوال و جواب خەڵاتت پێ نازل سؤال الناس بدي نازل مو سؤال نازانی جوابك باشە مشکیلە نییە ئەرێ دەست والله. خۆش بێ چاوەکەم سپاس بۆ چاو. بەشداریت کاتێک چاو. خۆش خوال لەگەڵ سپاس سپاس.